ئایا کۆماری ئیسلامی بە درێژە هاتن و گەشتگیربوونی مانگرتنەکان و ناڕزایەتی نیشاندانەکان دەڕوخێت؟ سڵاوتان لێبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. مانگرتنەکان و خۆپیشاندانەکان لە ئێران بە هۆکاری جۆرا و جۆرەوە بۆ نیشاندانی ناڕەزایەتی بە گرفتەکان لە بواری سیاسی، ئابووری و کۆمەڵایەتی بەردەوامە. کرێکاران، مامۆستانی قوتابخانەکان، دوکاندارەکان و بازاڕیەکان، کامیۆندارەکان لە چین و توێژە جۆرا و جۆرەکانەوە لە یەک ساڵی ڕابردوودا مانیان گردووە و دەستیان لە کار کێشاوە و ئەمەش جگە لە مانگرتنێکی سەرتانسەری گەلی کورد لە کوردستان و ناوچە کوردنشینەکان لە ئێران. ئایا بە درێژە هاتن و گەشتگیربوونی ئەم مانگرتنانە و ناڕزایەتی نیشاندانانە کۆماری ئیسلامی دەکەوێتە ئەگەی ڕووخاندن؟ یان جۆرێک دەستێوەردان یان لانیکەم پشتگیری بیانی بۆ گەشتن بۆ ئامانجە پێویستە؟ ئازیزان، بۆ باسەرم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوومیان لەگەڵ دەبێت. میوانەکانی بەرنامەم حوتە کە لە ڕێگای سکایپەوە لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان ئەمین سۆرخابی لێکۆڵەری سیاسی لە ئەڵمان و بێهرەنگی زەندی ڕۆژنامە لێکۆڵەری سیاسی لە ئەمریکا. بەخێرهاتنی هەردوو میوانی بەرنامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ کاک ئەمین دەست پێ دەکەین. کاک ئەمین، وەک پرسیاری سەرەتایی بەڕای بەڕێزت ئەم خۆپیشاندان و ناڕەزایەتی و مانگرتنانە درێژەی دەبێت دەتوانێت گشتگیر بێت، یان وەک هەندێک لە چاودێران دەڵێن ئەمە یەکێ لەو ناڕەزایەتیانەیە کە لە ئێران لە چەند ساڵی ڕابردووە هەر 10 ساڵ ڕای ڕوودات و بۆ چەند مانگێک کۆماری ئیسلامی پێوە سەرقاڵ دەبێت و دواتر دەتوانێت سەرکوتی بکات و ژیان بە شێوازی وەک خۆی ئاسایی بەردەوام دەبێت؟ بەڵێ، لەگەڵ ڕێز و سڵاو بۆ بینەران و میوانی بەرنامەکەتان. من پێم وایە کە وەکو ئەوەکە لە ماوەی یەک دوو مانگی ڕابردوو لە ئێرانە شاهدی بینینی کۆمەڵێک مانگرتن یان تەحەسون بووین لە ئێرانە، پێم وایە لە ماوەی دوو داهەی ڕابردووە بەو نەوعاوە بەو کەیفیەتەوە بەو تایبەتمەندیە کە ئەو کەسانە کە مانیان گرتووە پێم وایە بێوێنە بووە و قابلی مقایسە نییە. و لەسەر ئەوەی کە لەسەر پرسیارەکەی جەنابتان کە ئایا ئەمە ئەتوانێت گشتگیرتر بێت یان نا، ڕاستیەکەی یەک کێشەی سەرەکی بەنسبەت ئەم جۆرە چالاکیانە لە ئێران هەیە، ئەوەیە کە ئەزمونێکی درێژماوە یان ئەزمونێکە بتوانێت پشت بە پشت ئەو نەسڵانە ینی ئەوانەوە لە ئەسنافە هەن و ئەوانەوە لە سندیکا جۆرە و جۆرەکان هەن بەهۆی سەرکوت و ڕادەی سەرکوتی زۆری کۆماری ئیسلامی و دەستخستنە ناو ئەم ئەسناف و سندیکانە و لەباربردنیان بە پێ و محتەوای کە ئەبێ بێت بەداخەوە نەکراوە تا ئیسا ئەم ینی ئەم ئەزمون و تەجروبانە پشت بە پشت بدرێت بە کەسی دوای خۆی. لەبەر ئەوە ئەزمونێکی تایبەت ینی ئەزمونێک کە جۆرێ نوێگەری دیابێت ئەم مانگرتنانە ئێمە شاهدی ئەم نەوع ئەزمونە ئەم نین بەداخەوە ئەم جۆرە مانگرتنانە ینی هەر لە نەوع کلاسیکەکەیەتی ئەو نەوعەکە ئێمە لە دەهەی لە هەفتاکان و هەشتاکان لە ئەوروپا و تەنانەت لە ئەمریکایشە شاهدی بووین. من پێم وابێ کە ئەمڕۆ ئەم نەوع اعترازاتانە ئەم نەوع مانگرتنانە کە بە بڕوای من هێشتا نەبووە بە اعتراز بەو معناکە نەبووە بە اعتراز، چون لەباری کۆمەڵناسی سیاسیۆ مانگرتن لە حاڵەتێکە ئەبێ بە اعتراز یان ناڕەزایەتیەکی تۆکمە و تایبەت کە سیاسی ببێتەوە. هەرچەند لەوانەیە ئێمە لەباری فەلسفیەکەی تماشای بکەین بڵێن هەر نەوە احتسابە یا هەر نەوە مانگرتنێک ئەتوانێت سیاسی بێت، بەڵام بەپێی داخوازیەکان و بەپێی ئەو داواکاریە کە بەکەرانی ئەم مانگرتنانە ئەیکەن ئەبینین کە هێشتا سیاسیەوە نەبووە و جۆرێک پەرتەوازەیی و پراکەندەجی پێوە دیارە و جۆرێک پەیگیری بەو نەوعەکە کە پی ئەڵێن احترازی دانیشتوو یا سیت داون سترایک لە کۆمەڵناسی سیاسیە بەو معناکە مانگرتوان ئەبێ شوێنی کاریان ئەو شوێنەکە هیچوکاری تیاکەن بەجێی نەهێڵن هەتا لایەنی بەرامبەر وادار بکەن بە مزاکرە و توێژ و بیهێن نەپای مزاکرە. بە نەزەری من ئەوە یەکێک لە خەسارەکانی ئەم نەوع مانگرتنانەیە و یەک مەسئلەی تریش کە گەر لەم وەختەی خۆمان زیاد
ئەوەیە کە ئێمە ئەبێت جیاوازی قایل ببین لە بین نەوعی مانگرتنەکان، چون مانگرتنێکە لە کوردستان بووە بە نەزەری من جیاوازە لە مانگرتنێکە لە تاران هەیەوە لە شارەکانی تر بەهۆی بەعزێ مەسایلی سیاسی و کاگەمین دینە سەر و جیاوازیانە بابشین لای کاک بەهرەنگ بەڕای بەڕێزت چی ئەم مانگردن و ناڕەزایەتیانە تەنیا کاتی دەبێت وەک ئەوەی کە بینراوە پێشتر یا ئەمڕا بەڕاستی جیاوازی هەیە و دەتوانێت گشتگیر بێت و ببێتە هۆی گۆڕانکاریکی جدی لە ئێراندا؟ من پرسیارەکەتم ناتوە ژنەفوەلێ ئەگەر لەسەر مانگرتنگەل لە ئێرانە هەست. بەڵێ کاک بێرەنگ دووپاتی کەمەوە پرسیارەکەم ئەوەیە کە بەڕای بەڕێزت ئەم مانگردنانە ئەم ناڕزاتی نیشاندانانە تەنیا یەکێ لەو ناڕزایەتیانەیە کە هەر 10 ساڵجایە لە ئێران دەبینرێت و دوای ماوەیەک ڕەوشەکە جۆرێ ئەهوەن دەبێتەوە و کۆماری ئیسلامی کنترۆلی دەکات یا ئەم جار ئەم حەڵقە ناڕزایەتیانە بەردەوام دەبێت و دەگا بە جێگایە کە بۆ کۆماری ئیسلامی کنترۆل نەکرێتتر؟ ئەم مانگرتگەلە کە لە ئێران و لە دەیمان ساڵەوە هەفت و شروع بووگە چەند تەفاوت عمدەی هەست تەک گۆزەشتەی خۆیان تەکەوتشتەکەەوە لە چەند ساڵ ئاخیرە اتفاقە بکە و من ئەوە دەسەبەنیەکەم لە سەد ئەوەڵ ئەوەسە کە جمهوری ئیسلامی هیچ نوع جواوێکی نییە بۆ هیچ نوع بەرنامەی کۆتا مدەت یا وەڵەن مدەتی نییە بۆەوە کە تانێ وەزعیەت خۆی باشتر بکاتەوە. یعنی ئەگەر لە استراتیژی کۆتامۆدەتا ئەوینین کە جمهوری ئیسلامی مجموعەیەکە لە بحرانگەلێ مختلف اقتصادی و سیاسی و اجتماعی کە هیچ کام لە جناحکە لە ڕژیم چە ئوسولگەرا چە ئیسلاح تەڵم نیانتانی کە جوابنەوە ئەمە جنسە مانگرتنگەل متفاوتە کاتە گوزەشتە و لە سەرح بعدی ئەوەسەکە ئەم مانگرتنگەلە سەراسەری و بووگەسەوە یعنی لەو حاڵەتی مەرکەزگەراییەکە قبلا ئەگەر ئێمە ئەماندیم لە تارانە اتفاق کەفتە یا لە ئیسفهانە اتفاق کەفتە یا لە شیرازە اتفاق کەفتە نەزەرگەری جەلبە کرد ئایسا چووگە بۆ حاشیەگەل چووگە بۆ شارگەلێکە فرێک لە خەڵک ناویان نەبیستووە بەهەڵ اتفاقێکە لە ئێرانەکە پێ لە ئەم دوو حاڵەتە جنسی مانگرتن متفاوتەکە و بڕیار منەوەسەکە ئەم مانگرتنگەلە ئدامە پێیاکەوە حتاتانێت تەسیرە سیاسی و اجتماعی خۆی لەسەری جمهوری ئیسلامی دابنێ هەرچەند کە فعلان ئێمە لە کۆتامودەتە نەمان دیگە کە تاغیری معنادارێ لە ڕەفتاری کۆماری ئیسلامی ایجادکە. زۆر چاکە کاگەمین ئاماژەت تا بەوە بەڕێزت کە ئەمە جیاوازە ئەوەی کە ئەربیندێ لە ئێراندا بە گشتی و ئەوەی کە لە کوردستاندا بووە ئەگەر بکرێت بە کورتی ئاماژە بدەیت بۆ جیاوازی و بەوەی کە چەند چاوەڕوان دەکەی ئەوەی ئێرانیش لە درێژەی خۆیدا بۆ ئاقارەدا بچێت ئەوەی کوردستان دەڕۆوەک جناوت بە مانگرتنێکی سیاسی دەزانی. بێگومان لە کوردستان بەهۆی بوونی ئۆپۆزیسیۆنێک بە هەر کەیفێتێک بەڵام ئۆپۆزیسیۆنێکی ڕێکخراوە و هویەتێکی سیاسی و کولتورێکی سیاسی تایبەت لە پشتی ئەم نەوع ئاکتە سیاسیانە هەیە کە لە کوردستانی ئێران یان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەنجام بدرێت. بەڵام کێشەی سەرەکی لە مەناتەقی تری ئێران یان ناوچەکانی تری ئێران کە با بڵێن نگاهێکی سەراسەریمان بێ ئەوەیەکە لەبەر نەبوونی پلانێک لەبەر نەبوونی ئۆفۆقێک لەلایەن ئۆپۆزیسیۆنێکی دیاریکراوە و لەبەر نەبوونی ڕێخستنێکی تایبەت من پێم وابێ ئەوە جیای ئەکاتەوە ئەم مانگرتنە لە مانگرتنەکان لە کوردستان زۆر سیاسی ترە هەرچەند لەوانەیە مەوەقەت و مەحدودیش بێ بەڵام پەیامێکە مانگرتن لە کوردستان گەیاندوێتی تا ئیسەی لەگەڵ بێ چ نەزانین قوتابخانەیەکە مانگرتن لە کوردستان و مێژوویەکی هەیە و حتا مێژوەکە توانین بگەڕێنینەوە بۆ پێش لە شۆڕشی 1970 دواتر لە مەریوان کە و اتفاقاتە ئەکەوێت دواتر ساڵی 1970 هەتاوی 1940 هەتاوی بۆ فەرزاد کەمانگەر و هاوڕایانیان و لەم دواییانە بۆ ئەو سێ کەسە کە لە سێدارە دران پێم وابێ ئەمە قوتابخانەیەکە لە کوردستان و ئەگەر ئۆپۆزیسیۆنێک ببێت ئۆپۆزیسیۆنێکی سەراسەری لە ئێران ببێت و کەڵک وەربگرێت لەم بەهرە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە پێم وابێ ئەکرێت بەڵام ئەم نەوعاکردنم پێم وابێ پێویستە کە چالاکانی کرێکاری چالاکانی خوێندکاری چالاکانی ژنانوە
چالاکان معلمان و زۆربەی ئەو قشرانە کە ئیسا پارچە پارچە بوون و من پێم ینی خەسارێکە لەسەریان هەیە نەقدێ کە ئەوەیەکە ئەمانە هەرچەند بە بۆنەی گوشاری جمهوری ئیسلامی و مەسایلی ئەمنیەتی و ناتوان نەمانەیەک بگرن بەڵام واقعیت ئەوەیە کە ئەم مانگرتنانە لە حاڵەتێکە ئەتوانن بەردەوام بن کە ئەمانە بتوانن یەکانگیر بن و ارتباطێکی ئۆرگانیک بگرن بەیەکەوە کە تا ئیسا موفق نەبوون و تەنیا منتەج بووە بە یەک بەیانیە بینی کرێکاران و معلمان کە ئەوەیش تا ئیسا هیچ دەرکەوتەیەکی تایبەتی مان نەبینیوە. زۆر چاکە. کاک بێهرەنگ بەڕای بەڕێزت چی؟ چەند ئەو جیاوازیە لە نێوان مانگرتنی کوردستان و شوێنەکانی تری ئێران بەجددی دەیزانیت و پێت وایە چۆن دەکرێت کە ئەو مانگرتنان ناڕەزایەتی نیشاندانە لە شوێنەکانی تری ئێرانیش هەر بەو شێوازە کاک ئەمین ئاماژەی پێدا بێتە سیاسی وەک لە کوردستانە دەبینرێت؟ من وا بیرەکەم و لەسەر مانگرتنی کە لە کوردستان اتفاقە بکە بەهۆی ئەوە بوو کە لە ئەتراز بە سێدارەدانی ئەو سێ فعال سیاسیە بوو و بعد مانگرتنێک تر اتفاقە لە کوردستانە لە دوایی و وابزانم 2 هەفتە 3 هەفتە دوایی کە لە تەک شارگەلی تری وەک تۆرێز و وەک تاران و وەک ئیسفاهان و مەشەد اتفاقە بکە سەراسەری ترەوە بووە. من فکرەکەم بڕیارمەوەسە کە مانگرتنی کوردستان ئەگەر چێتانێ مشخصات سیاسی خۆی بێ وەلێ جیا لەو اتفاقاتە کە لە ئێرانە کەفێ نییە و بەنۆعی کوردستان تەکە و مەسائلە دەرگیرە تەکە و مشکلاتە دەرگیرە کە هەمووی خەڵکی ئێران دەرگیرن مەسائلی اقتصادی مەسائلی بێکاری مەسائلی معیشەتی کە بەنۆعی گرانی تەوەڕم سەراسەر مردم ئێرانی دەرگیر کردگە و ئەوەسە کە فراخانی اعتصاب لە طرفی اپوزیسیونی سیاسی و لە طرف مردم کوردستان و جواب بگیری بۆ مردم تحت فشارن و بە نظر اقتصادی و بە هەر ڕۆژانێک دەسەوەن کە بتانن اعتراض خۆیان بە جمهوری ئیسلامی بەیان بکەن. لەو بارەوە من وا فکرەکەمەوە کە مانگرتنی کە لە کوردستان اتفاقە ئەگەرچی مشخصات سیاسی خاص خۆی بوو وەلی جیا لەو مانگرتنە کە لە سەراسەر ئێرانە بوو و هەروەها من فکرەکەمەوە کە بەرخەلاف کاکەمین ئەگەر دروست نەفتوم من فکرەوە ناکەمەوە کە مانگرتنێک کە لە هەفتەپا اتفاقەکە بێ لە خوزستانە مانگرتنێ دوو ڕۆژەی معلمگەر کە لە سەراسەر ئێران اتفاقەکە پێ و اتفاقەن کوردستانیش دەرگیرەکە لە بوعد سەراسەریەوە لە نظر سیاسی و لە نظر اعتراضات و لە نظر خاستەگەل و مطالبەگەلی کە خەریکە بەیانیەکە کامڵەن سیاسیە وەختێکی من مانگرتن معلمگەل ئەبینین و ئەبینین کە بە کالایی سازی و بە خصوصی سازی عبوری خەریک اعتراضەکەن بە نظر من کەم لەو اتفاقیە نییە کە لە کوردستان ئاگەپێ و جەمبەگەلە سیاسی خاص خۆیس ئەگەر ڕێز بووینەوە لەسەر مەسەلەکە. زۆر چاکە کاگەمین لەگەڵەوە کە دەتوانن وەڵامدەری ئەو تیکەی بن کە کاک بەهرەنگ ڕخنەی لە بۆ چوونی جەنابەت کرد پرسیارەوەیە کە چەند ئەم مانگرتن و ناڕەزایەتی نیشاندانە بەسراوەتەوە بەو گوشارە ئابووریانە کە بە شێوازێ لە دەرەوە خراوەتە سەر حکوومەتی ئێران واتە ئەگەر ئەو گوشارە ئابووریە نەبوایە ئەگەر بە شێوازێ با بڵێن کۆماری ئیسلامی لەگەڵ دنیا ڕێبکەوتایە ئایا ئێشتا تەنیا گرفتی سیاسی لە کۆمەڵگای ئێراندا گرفتی کۆمەڵایەتی سەرکوتەکان ئیعدامەکان زیندانیکردنی چالاکانی سیاسی و مەدەنی و ژینگە پارێز دەیتوانی بێتە هۆی ناڕەزایەتی ئاوا گەورە واتە چەند پەیوەندی هەیە لە نێوانی ئەو ناڕەزایەتی نیشاندانانە و ئەو گوشارەکە لە دەرەوە دەخرێت سەر ئێران. بێگومان پێشەوە کە جوابیەوە بمۆ منەمێ فقط ئاماژە بە یەکشت کە من نکۆڵی لەوە ناکەم کە مشتەرەکاتە یا هاوبەشیەکەیە لە بینی داخوازیهای ئابووری کە خەڵکی کوردستان هەیەنەوە لەگەڵ باقی مەناتقی ئێرانە کەس ناتوانێت نکۆڵی لەمە بکات بەڵام هەر ئەبینین کە داواکاریەکە بۆ مانگرتن لەسەر ئیعدامی 3 کەس ڕامین و زانیار و لوقمان و اتفاقاتی کۆیا بینین هەموو شارەکانی کوردستان ئەگرێتەوە بەڵام ئەو شتە ئەو مانگرتنەکە
لەگەڵ باقی مناتقی ئێرانە بوو ئەبینین تەنیا 2 شار ئەگرێتەوە و ئەمەم پێم وابێ ئەمە خۆی دلیلێکی محکەمە بۆ ئەو بەحساکە من مەطرحم کرد و قەتعان ئەبینین لە شعاری معلمەکانە ئەبینین بەحسی زمانی دایکی ئەکرێ ینی لە احتساباتەکەیشا ئەو شعارانە تەنانەت ئەبینین هەرچەند نکۆڵی لەوە ناکرێت کە داخوازی سەرەکی معلمان کە تەنیا بەشێکی تایبەتن لە کۆمەلگای کوردستان و لە ڕۆژێکی تایبەتە دێنە دەرەوە قەتعان داخوازیەکە عامڵی مسلەتەکەی اقتصادیە بەڵام لەسەر ئەوەیش کە ئایا فشارە دەرەکیەکان بووە بەبایسەوە کە مەسەلەن لە ئاستی ئێرانە معلمان یا قشرەکانی تری جامعە مانگرتنکەن بێگومان ئەوە خاڵیبوونی خەزانەی دەوڵەتە و هاتە خوارەوەی ئەرزشی تمەنە و لەگەڵ ئەوە زۆر نەبوونی حقوقی کارمەندان و مزدبگیرانە لە ئێرانە بێگومانەوە تەسیرێکی زۆری هەیە هەرچەند من پێم وابێت لە کوردستانە ئەو وەزعی ینی ئەگەر ئەمەیژ نەبوایەت ئەم قەیرانە ئابووریە نەبوایەت ئەو نەوع ئێترازاتە مەسەلەن بۆ مەسەلەی ژینگە پارێزان کە خەڵک هات ناڕەزایەتیان دەربڕی بۆ مەسەلەی کۆڵبەرەکان پێم وابێ هەر ئەو ناڕەزایەتیانە ئەبوو جاوە ئەو لەو نوکتایە کە من معتەقدم کوردستان لە سەرڕای ئشتراکات و هاوبەشیەکە لەگەڵ باقی ناوچەکانی تری ئێرانەتی لە بەشێکی زۆر لە مەسائلە جیاوازە زۆر چاکە کاک بێهرەنگ بۆ جەنابەت ئەم پرسیارە بەڕای بەڕێزت چی بەڕێزت وەک چەپێک کە دەڕوانتە سیاسەت و تحلیلی دەکەی دەزانم کە دژی ئەو بۆچوونەی کە دەبێت گوشاری بیانی هەبێت واتە گەمارۆی ئابووری یا حتا سیاسی یا هەر جۆرە هاوکاری وەرگرتنێکی هێزە پێشخوازە چەپەکان و با بڵێن دموکراسی خوازەکان لەلایەنەکانی دەرەوە کە وەک هێزێکی ئەمپریالیستی چاویلێ دەکەن بەڕای ئێوە چی چەند بێ ئەو گوشارانە گۆڕانکایی لە ئێران پێک دێ لە کۆتایی خۆیدا من وا بیرەکەمەوە کە هەر نوع فشاری ئابووری ئەم لە تەحریمگەلی ئابووری کە لە تەرەف کشوەرگەلە مختلف و خەریکە سوورەتەگری عەلەی ئێران عەلەیه مردم ئێران ئەڵێ خەڵکی ئێران بەنەوە نەیتانی کە ڕەفتارێ معنادارێ لە جمهوری ئیسلامی ئیجاد کات چە لە بۆردێ بینە ملەلی و نەیتانی کە دەخاڵەتگەلی نظامی جمهوری ئیسلامی لە یەمەن لە سووریا و لە عێراق کەم بکاتەوە و هەروای بینین کە دوای ئەم تەحریمگەلەکە ئەم فشارگەلە لەسەر ئێران و کەفکە دخالت جمهوری اسلامی لە عێراق فرەترە بووەسەوە و حتا تانی مەسئلەی ڕفراندوم کوردستانی عێراق تحت تاثیر خۆی قرار دابنێ لە بەشی ترێ لە مەسئلەکە بە نەزەر من فشاری ئابووری لەسەر مردمە ئێران باعثەوێ کە ئالتەرناتیڤگەلێکی ئێرتجاعی ئالتەرناتیڤگەلێکی فاشیستی فرسەتەوە پیا بکەن کە بە ئێرائیک بەرنامەی ئابووری بەشێ لە مردم تە خۆیانە هاوڕایی بکەن و بتانن خۆیان بسەفنە سەر مردمە و حاکمیەت ایجاد بکەن و حتا بە نوعی باعث سەرنگونی جمهوری ئیسلامی بن لەم بۆ من فکرەکەمەوە کە ڕێگەی کە دەوڵەتە ئەمریکا لە دوران ترامپ انتخابی کردگە لە سەر بەرخوردە تەک جمهوری ئیسلامیە به نظر من نتیجه منطقی و منصفانه نییە و اگر ام فشار اتفاق کەفێ و ئێدامە پەیاکە من فکرەکەم نهایەتەن ئەو اتفاقا کەفێ کە لە دوران ئەحمەدی نژاد دەکەف یعنی جمهوری ئیسلامی تانی بە لە تاریخ قاچاق و لە تاریخ مافیای اقتصادی و تحریمەکان دۆر بات و وەزیەت نگا بێت ئەو شتەکە بە نەزەر من جمهوری ئیسلامیە ڕۆخنێ پێکارە مەدەنیەکانە پێکارە سیاسیەکانەکە لەناو داخلی ئێران اتفاقە کەفێ نە ئەو فشاری ئابووری و فشاری سیاسیەسا کە لە تەرەفۆ لەسەر جمهوری ئیسلامی دێ هەر ئالێرەدا پرسیارەکە دقەن لێرەدایە ئەو فشارە مەدەنی و ئەو با بڵێن چالاکە سیاسی و خۆت جوشانەکە بەڕێز چاوەڕوانی دەکەی لە ئێران پێک بێت لایەن کرێکارانەوە لایەن مامۆستایانەوە لەلایەن ڕۆشنبیرانەوە با بڵێن چینی مامناوەندی یا بەگشتی خەڵک ئەوانەی کە ناڕازین لە بواری سیاسی و ئابووریەوە بۆچی لەم چل ساڵا بەو شێوازە کە چاوەڕوان دەکەی پێش نەهاتووە چۆن ئەم چل ساڵا لە سەدارەدان و کوشتن و ئازار بەردەوام بووە بەڵام هیچ کاتێ بە ئەندازەی ئەم یەک ساڵە ڕەنگە وەک چاودێران دەڵێن ئێمە ناڕەزایەتیمان لە خەڵکەوە نەدیوە ینی چۆن دەکرێت چه مەکانیزمی گێرەکە بێ ئەوە کە یارمەتی لە دەرەوە بگریت بێ ئەوە گوشا لە دەرەوە بێت لە ناو خۆدا ئەو گۆڕانکاریە پێش بێت
من وابیرەکەمەوە گەر تواشێک لە شۆڕشکرد و ئینقلابگەلێک بکەین لە تاریخا کە بە معنای واقعی بەدەستی پێکارگەلی مەدەنی و سیاسی و لە داخل اتفاق خەفکە اتفاقاتێکە لە خارجەوە کەفکە یعنی دخالەتە دەوڵەتکە لە خارجی دخالەتە حاکمیەتکە لە خارجی نێتانی گەرد عامڵێک مهمێ بێ لە تەسیری و پیرروزی ئەو شۆڕشکەلا لە ئینقلابی فەرەنسا و ئێمە بەڕاستیکەین لە دنیا ئینقلابی استقلالی ئەمریکا بەشێکی مهمی لەم سەرم داستانە ساکە بەتەکیە بەر ئەو اتفاقاتە کەفکە لەنەوە داخڵا کەفێ من فکرەکەمەوە کە لە مورد ئێرانیشۆ هەر ئەم مەسئلە صادقە ئەتانێ تاسییر دابنێ مەسیری ئەوەسکە ئەتانێ حتا سناریویەک تر بە وجود بێنێت ئێران بە سوورەتە سووریە بکە ئێران بە سوورەتە یوگسلاوی کە فاجعەی ئینسانی و جەنگی بە وجود بێنێت دخالەتگەر خارجی ولی ناتانی لەبارێ ئەوە کە مثبت بێ و بتانێ تاغیری ایجاد کە لەسەر ئەوە کە بعد مثبتی بێ بۆ مردم من فکر ناکەم درست بێ لەبارێ چۆن من باشتر لە قسەکانمەوە ئەو شتەکەم دۆرە متفاوتەکە وەسەکە و اعتراضات متفاوتة كاوسكة جمهورية الإسلامي هيج پاسخ مشخص هيج برنامج كوتا مدة وبلند مدة كينية بحل بحران قلي لدحي حفتا لدواي دوران سازندگی و به ایجاد سیاستگل تعدیل ساختاری که هاشمی رفسنجانی با وجودی تری نسخه که بنا اصلاحاتی هست جمهوری اسلامی با پاسخ مسائل لدوره دولت محورزی دوای دوره اصلاحات بعضا ملامی هست با مسائل ولی لم دوره جدیده خود حاکمیت چه بعد دولته چه بعد حاکمیت ساورنیتی و قانونی و دچار مشکل بوده و ناتوانه بحرانگەر خۆی حل بکات. زۆر چاکە کاکەمین جەنابەت چی پێ وایە کە ئەگەر ئەو گوشارە دروست نەبێت بەڕاستی خەڵک خۆیان دەتوانن بە تەنیایی و بێ ئەوە لە حاڵێکدا کە دەستی کۆماری ئیسلامی لە بواری ئابووریەوە کەمێک کراوەترە لەوەی کەیسە دەیبینین ساڕێ ئەو نکاتەی کە کاک بێرنگ ئاماژەی پێدا گۆڕانکاری پێک بێت واتە ئەو چاودارانێک کە دەڵێن ئێستا و گۆڕانکاری دەبینرێ بە خاتر ئەوە لە دەرەوە گوشار لەسەر ئێران زۆر ئەگەر ئەم بتوانێت خۆی بفرۆشێ ئەتوانێت خەڵک تا حەدێ تێر بکات و بەو شێوازە کە تا ئیسا دەسەڵاتداری کردو درێژە بە دەسەڵاتی خۆی بدا بەڕێزت چەنێ لەگەڵ ئەو قسەیت من چەند تێبینیم هەیە سەرەتا من پێم وابێ هیچ تەحوڵێک یا ئەو ئینقلابانە کە ئینقلابی فەڕەنسا ئینقلابی ئەمریکا و ئینقلابی ئۆکتۆبر حتا لە ڕووسیەش بەبێ بوونی عامڵی خارجی اتفاق نەکەوتە من پێم وابێ ئەمە تەوەهومێکە کە گوتارێکە بەداخەوە لە حزبی توودەوە ماتەوە جمهوری ئیسلامی و نەهادهای ئەمنیەتیش توانیانە ئەم گوتارە پەرە پێبن و ناڕاستەوخۆ غیرە مستەقیم لەسەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی تەسیری دانا بۆ ئەوەی کە ئێرانە بێ بە سووریا بە ئەوەی کە ئێران تەجزیە بێت و لەلایەن چەپەکانیشۆ جۆرێک فوبیا هەیە یعنی هەچی شتە خولاسەکراتۆ لەلایەن ئەو هێزە کۆمونیستە تونڕەوانەوە هەچی شتە خولاسەکراتۆ لەگەڵ دوشمنێک بەناو ئەمپریالیزم لە حاڵێکە زۆربەی و هێزانە خۆیان لە باوشی ئەو ئەمپریالیزمە دانیشتن و مەسەلەی فلستین بەداخەوە هەموو شتێک قەتیس کراوەتەوە سەرەوە ئێمە ئەگەر دقت بکەین لە ئینقلابی ئەمریکا کێ یارمەتی شۆڕش گێڕانی ئەمریکای ئەدا فەڕەنسەویەکان بوون ئەرتەشی فەڕەنسە بوون کە یارمەتی ئەمریکایان شۆڕشگێڕانی ئەمریکایانەدا بەرعەلەی ئستعماری ئینگلیز لە ئینقلابی فەڕەنسەی شەروە لە ئینقلابی فەڕەنسە شەڕێکە لە بینی ئۆتریش هەنگری و حکوومەتی ئەو کاتی فەڕەنسا اتفاق کەوت لە ئینقلابی ڕووسیەی هەروە دەخاڵەتی خارجیەکان تەسیری بوو و لەسەر ئێرانیش ئەگەر ئێمە مێژووی چەند هەزار ساڵەی ئێران خوێنینەوە هیچ اتفاقێک لە ئێرانە هیچ ڕووداوێک لە ئێرانە نەکەوتە مەگەر ئەوەی کە دەستی خارجیشی تیابێت هەر ئەمانە کە ئیسا حکومەکەن هەر جمهوری ئیسلامی مەگەر غەیر ئەز ئەوە بوو کە ئەمریکایەکان ئەرتەشی شایان منفعل کرد مەگەر غەیر ئەز ئەوە بوو کە دوای چوونە دەرەوەی ئینگلیسەکان لە دەهەی هەفتای زاینیە ئینگلیز دووبارە ئەیویست بێتەوە و حمایەتێکە ئینگلیس و فەڕەنسا لە ئەم کەسانە کە ئیسا حکوومەتەکەن مەگەر ئەوانە نکۆڵی لێ ئەکرێت من نازانم مەسەلەن ئیسەیش لە دەوڵەتی ترامپ مەسەلەکە ئەوە نییە ئێمە هەموو شتێک ببەسینەوە بەوەکە چاومان لە
هێزێکی دەرەکی بێت بێ ئێمە ڕزگار بکات بەڵام ئەمە کردنی ئەمە بە فۆبیایەک ئەمە عامڵێکێت کە جمهوری ئیسلامی خەریکە ئیستفادەی لێکات نەخێر لەو وەختەوە کە دەوڵەتی ترامپ فشارەکانی زۆرتر کردە ئێران لە یەمەن کشاتۆ ئێران لە سووریا چەندین قۆناغ عقبنشینی کردە و فشاری لەسرە و لەسەر عێراقیش ئیسا ئێران وەکو جاران ناتوانێت دەخاڵەت بکە منزورم ئەوە من لەگەڵ ئەوە نیم کە ینی بەڕاستی بڕوان بەوەی ژنیە کە هەموو شتێکی ئێمە بە هێزێکی دەرەکی یا مەسەلەن ئەمریکا بێت ئێمە ڕزگار بکە بەڵام ئەمە کردنی ئەمە بڤەیەک پێم وابێ ئەمە غەیرەواقعیە غەیرە ئستراتژیکە بۆ ئۆپۆزیسیۆن و ئەمە شتێکە کە تا ئیسەیش جمهوری ئیسلامی و نەهادهای ئەمنیەتی جمهوری ئیسلامی خەریکن بەوە بازی ئەەکەن و بەشێکی زۆر لە هێزی ئۆپۆزیسیۆنی ئێرانی چوت بەداخەوە چوونەتە ناو ئەم گەمە سیاسیە کە جمهوری ئیسلامی تعریفیەکەوە پەڕوباڵی پێدا زۆر چاکە کاک بهرەنگ هەر لێرەدا هەندێک لایەن کە دەڵێن ئێمە پێویستە لە ئەمریکا یارمەتی وەربگرین لەم شرایەتەدا لە حزب سیاسیەکان نا وەک شرۆڤێک کاک ئەمینە بگەیشت حزب سیاسەکان ئێمە لەگەڵ زۆریان قسەمان کردو دەڵێن ئێمە هیچ هێڵێکی سوورمانیە بۆ یارمەتیگردن دژی کۆماری ئیسلامی بەڵام پرینسیپەکانی خۆمان دەپارێزین پرسیار ئەوەیە کە هەر ئێستا ترامپ دەڵێ کە ئەگەر کۆماری ئیسلامی ڕەفتارەکانی لەناوچە بگۆڕێت لەگەڵی ڕێدەکەوێت و هیچ کێشەیەکی نییە چۆن دەتوانن لە هێزێکی ئاوا یارمەتی بگرن کە هێڵە سوورەکەی نەخەڵکە داخوازی خەڵکە لە ناوخۆدا تەنیا دەستێوەدانی لە ناوچەیە و هەروەها مەسەلەی ئیسرائیل ئیجازە بە کاک شاید بەلەوە کە جواب پرسیارەکەی تۆ بەمەوە بە مەسەلەی کە کاکەمین ئیشارەی کرد و من وەڵامێک کورس بەمەوە ئەوە کە خۆ بەحاڵ بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاست و بەشێک لە ئۆپۆزیسیۆنی سەرنگونی تەڵەب خالە شۆنەوە کە تەک دەوڵەتکە وەک ئەمریکا ئیسرائیل فەرقی ناکات دەوڵەت عەرەبستان سعودی پولیان لێ بگرێت و تاغیدە ئێرانە ئیجادکە ئەمە شتێکە تەبیعی و هەر هەست و ئەبینین کە بەشێ لە جەریاناتە سیاسی چە لە ناو کوردستانە چە لە ناو ئێرانە هانە شۆنم سناریۆ کە جمهوری ئیسلامی بە کۆمەکە دەخاڵەتە نظامی جمهوری ئیسلامی بە کۆمەکە تحریمگەرە خارجی بگۆڕنن ئێمە فەجایع و نەتایجێک کە لە عێراقا بە وجود کەفکە لە سووریا بە وجود کەفکە و لە ئەفغانستانە بە وجود کەفکە بەڕاستیە بینین کەسێک کە ئەمە نەبینێت و ئینکاری بکە بە نەزەر من حالە شۆر سناریۆیەکە کە تغییر جمهوری ئیسلامی ممکن کە بە حملەی نظامی بە وسیلەی تحریمگەر خارجی ئەم اتفاقا بە نظرم فەجایع بە وجود تێرێ و تغییر و سەرنگونی جمهوری ئیسلامی تەنیا و تەنیا لە گرۆی پێکارێکە لە داخڵی ئێرانە سوورەت دەگرێت لە گرۆی مانگرستنێکە لە ئێرانە سوورەتە بگرێت و هیچ کە ناتوانێت من متهم کا بەوە کە من خەریکم ئەدەبیاتی جمهوری ئیسلامی تکرارەکەمەوە بە کارگردنی ئەم ئەدەبیاتە بە نظر من لە پۆلۆمیکێکی سیاسیە بە هیچ عنوان دروست نییە جیالەوە کە من فکرەکەمەوە کە خود دولت ترامپ ئەو جۆرەکە خۆی ئەزانەکە نییە شۆن ڕژیم چێنجە و سیاسەتە ڕژیم چێنج بە نظر من نییە بان مێزی دەوڵەتی ترامپ چون دەوڵەتی ترامپ دەوڵەتێکی زەدە ئەستابلیشمنتە دەوڵەتێکی زەدە نۆلیبراڵە دەوڵەتێکە کە بە هیچ عنوان حال نییە شۆنەوە کە مەسائلێ ئەمریکا بواتە دەرەوە لە مەرزگەلی و ئەگەر خەریکە ئەم مەسئلەی ئێران یا مەسئلەی کورەی شماڵی هەڵگرگە بە نظر من لە بۆری سیاسەتی خارجی و ترامپ حالە شۆنە حل مەسئلە حالە شۆنە گفتگوی مەسئلە ئەگەرچە لە ظاهرە ئەماوینین کە تهدیدگەل هەست تحریم نفتی ئێران لە بەردەمەوە کە لە نوامبر شروع بێ ولی من فکرەکەمەوە کە لە نەهایەتە بە تەوافقێک لە تەک جمهوری ئیسلامیە بین ئەو شتە کە بە نظر من بەشێ فرێک لە ئۆپۆزیسیۆنێکی کە بەشۆن ئەوە حالە پشتی کاخی سەفید و هەبەشۆنی یارمەتی دەوڵەتگەلی خارجی و ناومی دەکا و ئەو شتەکە بە نظر من مردم ئومیدوارەکە چاویان لە مەسایلێکی کە لە ئەمریکا چه اتفاقێکە کە یا تحریمگەر چاکەن نەبێت و بە قدرت خۆیان و بە ئەو ڕێگە وا خۆیان ئێدامە بەمتەن جمهوری ئیسلامی بڕۆکن و سەرنگونی کرد بە نظر من شتە بۆ خەڵکی ئێران دا هەموو شتێ مهمترە زۆر چاکە پێم وابێ یەک دقەمان ماوە ئەگەر بکرێت لە 30 سانیا کاک ئەمین جاشی ناکاک بێرەنگیش بەڕای بەڕێزت ئەم خولە لە نخۆپیشاندانەکان دەبێتەوە هۆی ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران چه بە یارمەتی دەرەکی چه وەک ئێرادەی خەڵک خۆیان بە نظری من لە یەک دقا من ناتوانم بیڵێم بەڵام خۆپیشاندان یەک عامڵی لازمە بەڵام عامڵی کافی نییە و ئەمە ڕێکخستنی گەرەکە ڕێبەریەکی گەرەکە و
جۆرێک تاکتیکی نوێی گەرەکە بەڵام من کورتی یەکشت بڵێم مەگەر ئیسا وەزعی ئێران چەندێک لە وەزعی سووریە خراپترە ئەو وەزعەکە ئێران خەڵکی ئێرانی تیان لەباری ئابووریەوە مەگەر ئیسا وەزعی ئێران چەندێک لە ئێران خراپترە کە ئێمە بترسینەوە بە نەزەری من هێزی ئۆپۆزیسیۆنی سەراسەری جیاواز لە هەر ناو ئیدۆلۆژیە نابێ دەستی ڕەت بنێت بە هیچ ناو هەمکاری مادی معنەوی زۆر کاک بەهرەنگ کاتمان نەماوە یەک سانیە یەک وڵامی کورد دەڕوخێت کۆماری ئیسلامی لەم خولەدا چاوەڕوان دەکەن یا دەتوانێت سەرکوتی بکە قطعا جمهوری اسلامی على سراشیبی سقوطه ولی هم سراشیبی انقلابیه یا به صورت تر اتفاقه که فعلا من زۆر سپاس لە هەردوو میوانی بەڕێزی بەرنامە کاک ئەمینی سۆرخابی لێکۆدەری سیاسی و هەروەها کاک بێهرەنگی زەندی ڕۆژنامە لێکۆدەری سیاسی و هەروەها لێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.